هەرێمی کوردستان چ ڕێوشوێنێک بگرێتە بەر بۆ ئەوەی بارودۆخی کەرکووک و خورمات و ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان ئاسایی ببنەوە. من وەکو گەنجێکی ئەم کوردستانە داواکارم لە هەموو لایەنەکان یەکگرتوو بن بۆ پاراستنی کوردستان. ئێمەی گەنج لەم کاتەیە پێویستە فێریەوە بین نیشتیمانمان خۆش بووێت، نەک خاک بفرۆشین. ئێمەی گەنج لە ئێستایە پێویستمان بەوەیە کە کەسێک دەستمان بگرێ و فێری خۆشەویستی نیشتیمانمان بکات، نەک ڕق لە نێوان و دژایەتی یەکتر و لە یەک کوشتن. ئێمە هەرشتێ بین، لە هەرشتێ بین کوردین، کە کورد بووین مافیەوەمان لێ نیشتیمان پارێزین، هەموو کەسێکیش مافیەوە هەیە لە نیشتیمانی خۆی بژین. یەکەم شت ئەبێ خۆمان لەناو خۆماندا یەکگر بین، دەستی یەک بگرین، چکە چەپڵە بە یەک دەست لێ نادرێتن. دوای خۆمان وە لەگەڵ یەک دژمنی یەکین، لەناو خۆمان دژمنی یەکین و مشکیلەی زۆر زۆر گەورەمان هەیە لەناو خۆماندا، تر داوای زۆر شتی گەورەتریش دەکەین. بە دڵنیاییەوە ئەگەر لەناو خۆمان یەکگر بین، ناو خۆمان ماڵی خۆمان یەک بخەین، پێویستمان بە هیچ دەوڵەتە چی نابێتن یارمەتیمان بداتن، پێویستمان بە هیچ چەکە چی نابی لە بۆمان بنێرن، تەنها بێگرتنی خۆمان بە ڕێکخستنی ناوماڵی خۆمان پێویستمان بە کەس نابێتن و بە دڵنیاییەوە ئەوەی لە دەستیشماندایە بە زووترین کات دەتوانین وەریگرینەوە بەبێ هیچ کێشەک، بەبێ هیچ خێن ڕشتنەک، بەبێ هیچ چەکە چیش، تەنها بێگرتنی کورد، بێگرتنی ناوماڵی کورد.